سەمیر حلێلە کوێیە؟ کاندیدی بەهێزی حاکمی داهاتووی غەزە. سەمیر حلێلە خاوەنکار و سەرمایەدار و بەرپرسێکی پێشووی ئیدارەی فەڵەستینی کاندیدێکی بەهێزە بۆ ئەوەی لە قۆناغی داهاتووی غەزە دەسەڵاتی ئەو ناوچاوێرانەیە دوای جەنگ بگرێتە دەست و ڕێکەوتنی عەرەبی ئیسرائیلی ئەمریکی لەسەرە بۆ ئەوەی قۆناغی ڕاگوزەری غەزە بەڕێوە ببات. ڕۆژنامەی یەدیحۆت ئەحرەنوت و دەستەی پەخشی ئیسرائیل بڵاویان کردەوە. گفتوگۆ و دانوستانەکان دەستیان پێکردووە بۆ ئەوەی حلێلە بۆ قۆناغی داهاتووی بەڕێوەبردنی غەزە دەستنیشان بکرێت. سەمیر حلێلە نەیشاردوتەوە کە کەسایەتیەکی کەنەدی ئیسرائیلی بە ناوی ئاری بن مۆناشی کە پێشتر ئەفسەرێکی پلەباڵای هەواڵگری سەربازی ئیسرائیل بوو و پەیوەندیکی باشی لەگەڵ ئیدارەی ئەمریکا هەیە و سەرۆکایەتی گروپێکی لۆبی و فشار دەکات. زیاتر لە ساڵێک پێش ئێستا پەیوەندی پێوە کردووە و پێشنیازەکەی پێڕاگەیاندووە وەک بەشێک لە هەوڵەکانی وڵاتانی عەرەبی و ئەمریکا بۆ کۆتایی هێنان بە شەڕی غەزە. سەمیر عوسمان حلێلە یەکێکە لە کەسایەتیە ئابووری و سەرمایەدارە بەهێزەکانی فەڵەستین. لە پارێزگای ئەریحای کەناری ڕۆژئاوا لەدایک بوو و هەڵگری ڕەگەزنامەی ئەمریکیە. حلێلە لە دەسەڵاتی فەڵەستین چەندین بەرپرسارەتی هەبووە. ساڵانی 2005 بۆ 2006 ئامێنداری گشتی حکومەتی فەڵەستین بووە. دواتر بووە بە یاریدەدەری وەزیری ئابووری و بازرگانی. ماوەیەکی سەرۆکایەتی ناوەندی توێژینەوەی ئابووری کردووە. دواتر سەرۆکی ئەنجومەنی ناوەندی بازرگانی فەڵەستین و بەڕێوەبردنی کۆمپانیای بادیکۆ بووە. سەمیر حلێلە ئاشکرای کردووە لە چەند ڕۆژی داهاتوودا دانوستانەکان دەست پێ دەکات بۆ کۆتایی هێنان بە شەڕی غەزە کە خۆی لە ئاڵوگۆڕی تەواوەتی دیل و بارەمتەکان و کشانەوەی تەواوەتی سوپای ئیسرائیل و دواتر ئاوەدانکردنەوەی کەرتی غەزە دەبینێتەوە. ئەو لایەنانەی پەیوەندیان بە سەمیر حلێلەوە کردووە پرۆژەیەکی نوێیان هەیە بۆ بەڕێوەبردنی کەرتی غەزە بۆ قۆناغی ڕاگوزەر بۆ ئەوەش پێویستیان بە کەسایەتیەکە کە خاڵی پەیوەندی نێوان ئیسرائیل و حەماس و دەسەڵاتی فەڵەستین و ئەمریکا و لیژنەی شەژلایەنی عەرەبی بێت. محمود عەباس سەرۆکی دەسەڵاتی فەڵەستینیش بۆ ئەو مەبەستە پەیوەندی بە سەمیر حلێلەوە کرد و داوای لێ کردووە بە پێشنیازەکە ڕازی بێت. پێشنیازەکە ئەوەیە ئیدارەیەکی کاتی بۆ قۆناغی ڕاگوزەر پێک بێنرێت بۆ ماوەی 6 مانگ. ئەو ئیدارەیە سەربەخۆیی تەواوی هەبێت و بەشێک نەبێت لە دەسەڵاتی فەڵەستین. دوای کۆتایی هێنان بە شەڕ و ئاگربەست ئەرکی کۆکردنەوەی هاوکاری و پاڵپشتی بێت بۆ ئاوادانکردنەوەی غەزە. ئەرکێکی دیکەی سەپاندنی سیستمێکی گشتی دەبێت. هاوکاری مرۆیی بەپەلە بگێنێتە سەرجەم دانیشتوان. گەورەترین ئاڵنگاری بەردەمیشی دۆسەی ئاسایشی غەزەیە چونکە بەخشانەوەی ئیسرائیل بۆشایی گەورەی ئاسایش دروست دەبێت. حەماس دەیەوێت دەسەڵات بگرێتە دەست. چەندین گروپی چەکدار و میلیشیا و مافیا سەرهەڵ دەدەن. پێشبینی دەکرێت لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا بگەنە ڕێکەوتنی ئاگربەست و دیدێکی گشتی بۆ پرۆژەی بەڕێوەبردنی کەرتی غەزە دوای جەنگ گەڵاڵە بێت کە خۆی لە قۆناغی ڕاگوزەر و ئاوادانکردنەوە و بەڕێوەبردنی غەزە دەبینێتەوە.